شنو بۆ جوابی تەلەفۆنەکانم نایتەوە ئەزای من لەکەی بۆ تەلەفۆن و بۆکەم تەلەفۆن بۆ من مەکە بچۆ بۆ لای ئەو تەجمیلەی و ڕۆژە لەگەڵ تا بوو جا تۆی لاقی من چێکەم و چی ناکەم لەگەڵ کەسێکا بمارەزوو خۆمە چی؟ چۆن حەقم چییە؟ ئێمە خۆشەویستی یەکترینین؟ ئەی قەرار وا نەبوو هەتا کۆتای ژیان بەیەکەوە بین؟ بەخوا کچێ بێعقڵی کوا بای خۆشەویستی ماوە تۆ بە کەڵکی من نایت هەڕۆژی لەگە کچێکەیت ئەمە وا نابێت ئاوا دەبوو خۆی خۆیەتێکا باش گوێ بگرێت یا هەر شتێکەڵم بە گوێ مەکەیت یا ڕست بچاتەکان و بڵاوەکەمەوە یا ئەبێ 50 ڕقم بۆ پێیاکەی چی؟ ئۆتۆ باسی چیەکەی؟ چۆن بۆ پێیاکەی کەیفی خۆتە مفیقەی دنیام بە تۆ بوو ئۆتۆ تۆ شتێکی وە ئاڵێ من 50 ڕقە لە گوێ بێنم بۆ تۆ ئێستا پێتەڵم کام چاک و ڕسمانە بڵاوەکەمەوە خۆت باشە زانی کامانەوە یعنی تۆ بۆ ئەمە خۆشەویستی لەگەڵ مناکرد بۆی کە ئەم پلانە بۆ من دانی؟ خۆیەک لای کەرەوە سبەی لە چاوەڕێی تەلەفۆنی تۆ وای هیلاک بووم بەخوا وەزش خۆشە مێشکە ئارامە کاتەوە دڵ و دەروونە ساڵە بێ خەم و خەفەتە نایەڵەیە ئەتوانم بزانم کێشە چییە؟ بۆ گری هەتۆ چی؟ هەر لە تۆم کەم بوو ئێوە پیا و چاکتان نییە هەمووتان وەکو یەکوان ئێ باشە منی ژەڵە ژن چاکتان نییە بەڵام ئایا ئەم وشەیە چارەسەری کێشەکانمانەکات؟ بەرحاڵ من وەکو مرۆڤایەتی وەکو برایە ئەگەر پێویستە بە هاوکاری من هاوکاری دەکەم ئەگەر حەزیش ناکەی من خوا حافیز نەوە سەمەڕۆ تۆ بەڕاز ئەتەوێ هاوکاریم کەی؟ بۆ پێت سەیرە؟ خۆ هەموو پیاوە گورگ نییە ئێ باش منیش بۆت باسەکەم من و کوڕێک خۆشەویستی یەکی وێنە و چاتمان لەلای یەکتری هەیە ئێستا ئەو تووڕە بووە ئەڵێ ئەگەر 50 وەرەقەم نەیدێ نامە و وێنەکانت بڵاوەکەم میش بێژێت ماڵی باوکم بزانن ئەمەوە خۆم بکوشم چکە نامێ بکەمە بەدەستی باوکم براکەن نامێ ئاپم لەلای ئەوان بچێت دەیوەختۆ حەبەت چێ بەدەستەوە یعنی توی خۆ دەرمان خوارد بکەی ێ باش خۆ دەرمان خوارد بکە بمرە ئەویژە چێە جوانترین کچ و باشترین کچە خوازێ تۆ شتیاچ خوشکی من خۆتان بچوو پیشانمێ ژن پیرۆزە ژن بەڕێوەبەری قوتابخانەیە دایکە مەحامیە سەرگۆزیرانە ئەندام پەرلەمانە لەبەرەوە ئێوە زۆر پیرۆزە ئیچارە چییە؟ من چی بکەم ئێستا؟
بەرحاڵ تەلەفۆنێکی بۆ بکە بڵێ هەر ئێستا وەرە بۆ ئێرە پەنجاوەرەقەکەشم بۆ پیا کردووی من بۆ چارەسەرەکەم پیلانێکم هەیە بۆی. ئەلۆ کاک تاریق چۆنی؟ لەکوێ برا؟ باش کاک تاریجان هەر ئێستا تۆ شەهرام و ئاراز وەرن بۆ باخەکە. خێرە هیچ بووە؟ خێر ئیشەڵە خێرە ئیشێکی زۆر 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 زەرورم پێتانە. باشە ڕستەچاوەساسمەبانە و ئاهیان من خۆمە. سەوە چاوەڕێتە خواست. کوا پەنجاوەرەقەکە باوکە ڕۆخۆ خۆی کوشتووە. ئەو چی لە کچێک بوو کەخوا منیشم لێ نەکرد کە هاتم خۆی کەوتە بوو. لە تۆ زیاتر کەسی تری لێ نەبوو لەم ناوە ئێمە شایەتین کە تۆ ئەو لێ کرد. ئەی هاواشنە چی لە بەسەر هاتووە سەعاتێ پێشێستا تەلەفۆنی بۆ من کرد وتی ماڵ ئاوا هاوڕێ شنە یەک تۆ حەبەت چێکا لەوە ئەمە خۆ دەرمان خوار کردەوە دیارە تۆ شتێکی لێ زانیت نەبەزاتی خوا یادان بە قسە مەکە. ئەدێت خۆ مۆبایلەم بەریان ئەوتەکە ئەمە وێنەی هەردووکانە کاواتەیەوە خۆشەویستێکتر بنیە هەوڕی یەکتر بوو نازانم تۆ نامە بۆ نووسیوە نووسیتە ئەگە 50 ڕقەم نەیتێ ئەم نامە و وێنانەت هەمووی بڵاوەکەمەوە ئەوی ژەڵێ ئەگە شتی وا بکەی خۆمە کوژم کەواتە بەواسی تۆ کچە خۆ دەرەخەکرد هەر ئێستا دەمە دەست پۆلیس ئەمە دەلیلە. هاوا کاکە ڕاستە ئێمە خۆشەویست شتی یەک بووین بەس بەخوا ئاگام لە خۆ کوشتنوشتەی نییە. تۆ بۆ درۆکەی ئەوە نەڕستنیێر دوکانی تیاوە هەڕە شەو لێ کردووە. گادی بەچی خاڵەکەی باشی کوژی ڕۆژەدایە. سارێ بار ئەویسی وەکو سەگ بیتۆ پێنەمەدا دوای تەسمی پۆلیسەکەی. ئەرەوە چی ئەو هەرارە لەگە شوێنی شەڕ نییە ئای بیناکەن دەی بێدەنگ بە پۆلیسا بۆ باگەکەم. خاڵە جان وەرە بە تێوگەێنم ئاکداوە چێ بە خاتری پێغەمبەر لەخۆ تا حەلیکەن حەلیکە. کۆ مۆبایلەکەی ئەوتە لای منە هەبێ بێنە یاڵە دەی هەرچی نامە و ڕسم و ئەو شتانی کە هەڕەشە و ڕەشۆشتانی تایە هەمووی لەبەر چاری ئەمای سڕیتەوەنە هیچی تیانەیاڵی دێ فەرمودەی بخێرە تا تکای وازم لێ بێنن دایکێکی نەخۆش و خوشکێکمەیە بە ساقی پێڵاوەکان تا ئەمجارێکی تشتیوە دووبەرە ناکەمەوە. زۆر باشە ئێمە لێ خۆش دەبین بەڵام بە مەرجێک یاڵە ئاعتراف بکە. دام بەهەڵی خۆمانێم لەگەڵ کچە پەیوەندیم هەبوو لە ڕێگەی چاتی فەیسبووکەوە هەڕەشەم لێکرد کە ئەگەر 50 ڕقەم بۆ نەیەنێ ڕسم و نامەکانی بڵاوەکەمەوە و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە حەیەوە. ئێمە نەمانویست دازار پێ بگەێنین بەڵام خۆتەوە هەڵبژارد. وەکە کە زوال لە خوشی تۆ بکە خۆکچی خەڵک نەدۆزراوەتەوە. یەکشی تریشە ماوە تووشی سۆپرایسێکی دەکەم تووشی سە سوورمانێکی دەکەم قەت چاوەڕێ نەکردبێ شەونم. هەی لەخوا بەجا بێ خۆشکوش زیینووە. بەڵە زیینووە ئەو پلانێ بوو دامانا بۆ جەنابێت بۆی کە اعترافی پێ بکەین کە چ کارێکی قێزەونت کردووە. شنەجان هاری ڕۆ بە شایەتیم پیاوانەیە مەخواست بێنیت گورە حەدەچێ من شو بکەم بە سوکێکی وە بوو تۆ خۆشەویستم بۆ خەری بۆ حیاتەوەرم ئێستا شو بکەم بە تۆ سپاسی ئەم پیاو چاکانە ناکەم کە نەشتیان ناسم بەڵام یارمەتی منیانەوە لە چەتێکی وەکو تۆ ڕزگاریان کرد.
ئەگەر ئەو کچە خوشکی تۆ بۆیە کارە ساتێک وای لە بەسەر هاتایە مووقفی تۆ چی ئەبوو دەبڕۆ دێ ئەوە با دەرس بێ بۆ تۆ هاوشێوەی وەکو تۆ خێزان و کچێکی داما و ژیانیان تێک بێت